بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزانەندەمانی پەرلەمان خۆم بە خوشحاڵ و بەختەوەر دەزانم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارانم لە بەردەم ئەم پەرلەمانە بەڕێزە دەستکەوتی خەبات و قوربانیدانی گەلەکەمانە متمانەمان پێبەخشرا و سوێندی یاساییمان خۆشت. بەڕێزان، زۆربەی حزب و لایەنەکانی بەشداربووی ئەم کابینەیە لە ماوەکانی ڕابردوو بە دروشم و وتاری جۆرە و جۆر باسییان لە پێویستی خزمەتێکی باشتری هاوڵاتیان کردووە. هیوادارین ئەم بەڵێن و دروشمانە لەم کابینەیەدا بکرێنە کردار و جێبەجێ بکرێن، چونکە ئەم کابینەیە ئەرکی خزمەتی هاوڵاتیان لە پێش هەموو کاروەرکەکانی دیکەدا دەنێت و خۆی بە خزمەتکاری هاونیشتیمانیان دەزانێت. بۆیە لای ئێمە هاوڵاتی محوەری سەرەکی دەبێت و ئامانجی گەورەمان خزمەتکردنیانە بە بێجیاوازی. کار دەکەین بۆ باشترکردنی ڕێگەوبانی هەرێمی کوردستان و سیستەمی هاتوچووی هەرێم و هەوڵ دەدەین و بەرهێنانی بیانی و کەرتی تایبەت بۆ ئەم بوارە ڕابکێشین و ڕێگەوبانی هەرێم کە ساڵانێکە هۆکاری زیانی گیانی و مالی هاوڵاتیانمانە لە ستانداردەبەوەکان نزیک بکەینەوە. کابینەی نوێیەم پرۆژەکانی ڕێگەوبان. ڕێگەوبان یەکێکە لە خاڵە گرنگەکانی کارنامەی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ماوەی دەست بەکاربوونی سەرنجی زۆری لەسەر ڕێگەوبان بووە. تاوەکو ئێستاش چەندین پرۆژەی گرنگ لە بواری ڕێگەوبان و هاتوچۆ جێبەجێ کراون. هەندێکیان پرۆژەی پێشووترن تەواو کراون. پرۆژەکانی ڕێگەوبان لە شاری هەولێر، شەقامی 120 مەتری، شەقامی 150 مەتری، تونێلی جووتسایدی پیرمام. لە شاری سلێمانی، شەقامی 100 مەتری سلێمانی شاڕەی بابان، جووتسایدی سلێمانی کەلار، پرۆژەی پردی دەربەندی ڕانیە بنگرد. لە شاری دهۆک ڕێگەی دووسایدی سەرەکی هەولێر دهۆک کە ناسراوە بە ڕێگەی گۆپاڵ، شەقامی بارزان. دوا قۆناغی شەقامی 120 مەتری هەولێر با گوژمەی 145 میلیۆن دلار یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی عێراق با درێژترین شەقامی بازنەیی دادەنرێت کە هاوڵاتیان سوودی لێ دەبینن. پرۆژەکە بە شێوەی بازنەیی تەواو بە هەر چواردەوری شاری هەولێردا دەسوڕێتەوە. بەو جۆرەش لە ئاسمانەوە شێوازێکی جاڵجاڵۆکەیی بە شاری هەولێر دەبەخشێت. جگەلەوەی سوودێکی یەجگار زۆری هەیە و جەنجاڵی شەقامەکانی ناوشار کەم دەکاتەوە، جیالەوەش وەکو ڕێگەیەکی دەرەکی بەکاردێت بۆەوەی هاوڵاتیانی دەرەوە تووشی جەنجاڵی ناوشار نەبن و لەوێوە بە هەولێردا تێپەڕن. قۆناغی کۆتایی شەقامی 120 مەتری لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرایەوە کە درێژیەکەی نزیکەی 13 کیلۆمەترە بە گوژمەی 145 میلیۆن دلار جێبەجێکرا. بەناوی خۆی گەورە و میهرەبان خوشک و برانی بەڕێز سپاسی ئامادەبوونی هەمووتان دەکەم. بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزەوە لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی دوا قۆناغی پرۆژەی 120 متری خێرا لە هەولێر بکەینەوە. ئەم پرۆژەیە پێشتر لە کابینەی پێشووتر بڕیاری لەسەردراوە و ئێستا لەم کابینەیە دوا قۆناغی ئەم پرۆژەیە بەرەو کۆتایی چوو و هاوڵاتیانی خۆشەویست دەتوانن سوودی لێ وەربگرن. بێگومان لە کابینەی نوێیەم ئێمە بڕیاری ئەوەمان داوە کە گرنگیەکی زیاتر بە ژێرخانی ئابووری کوردستان بدەین و دروستکردنی شەقامەکان ڕێگەوبانەکان یەکێکە لە بەشە هەرە سەرەکیەکانی دروستکردنی ژێرخانی ئابووری کوردستان و گرنگی زیاتری پێدەدەین و پەرەی پێدەدەین. هیوادارم لە سنووری شارەوانی هەموو شارەکانی کوردستان و لە بینی شارەکان و پارێزگاکان بتوانین تۆڕێکی فراوانی ڕێگەوبان دروست بکەین کە هەموو خەڵکی کوردستان بتوانن تێیدا سوودمەند بن، سوودی لێ وەربگرن، خۆیان و ئەو میوانانەی کە سەردانی کوردستانیش دەکەن و هەروەها بۆ کاری بازرگانیش بتوانن بە ئاسانی کاروباری خۆیان بەڕێوە ببەن و جێی سوودی هەموو خەڵکی کوردستان بێت. ئەوەی لە کۆتاییدا دەمەوێت بێڵێم
داوام لە خوشکوبرانی خۆشەویست و هەموو هاوڵاتیانی کوردستان هەیە کە سوود لەم ڕێگەوبانانە وەربگرن، بەڵام پێش هەموو شتێک مەسەلەی سەلامەتی خۆیان و هاوڵاتیان لە بەرچاو بگرن، چونکە سەلامەتی ئەوان بۆ ئێمە لە هەموو شتێکی تر گرنگترە. ئەو بەڕێزانەی لەسەرم پرۆژەیە کاریان کردووە، پیرۆزبیان لێ دەکەم، دەستخۆشیان لێ دەکەم و جێی دڵخۆشیمە کە دەبینین پرۆژەیەکی استراتیجی وا گەورە بە عقلی کوردی و ئەندازیاری کوردی و دیزایانی کوردی و کەرەستەی کوردستانی دروست دەکرێ کە کەمتر نییە لە هیچ پرۆژەیەکی استراتیجی کە لە شوێنەکانی تری جیهاندا دەبینین. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم و لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەتی خەڵکی شاری هەولێر پیرۆز بێ، ئێوەش هەر سەلامەت بن. زۆر زۆر سپاستان دەکەم. تونێلی پیرمان بە گوژمەی 148 میلیارد دینار. تونێلی پیرمان بە گوژمەی 148 میلیارد دینار چوەتە بواری جێبەجێکردن لە ساڵی 2020 لە سەردەمی کۆرۆنا بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە. بە تەواوبوونی تونێلەکە شەقڵاوە هاوشەوی گەڕەکێکی شاری هەولێرە. ئێستا هاوڵاتیان لە سەنتەری شاری هەولێرەوە بە 20 خولەک دەگەنە ئەو شارە گەشتیاریە. ئەگەرچی بڕیار بوو ساڵی 2014 تونێلەکە تەواو بکرێت، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و بڕینی بوجە و داوەزینی نرخی نەوت و دواتری شەڕی تیرۆریستانی داعش کاتی تەواوبوونی پرۆژەکەیان دواخست. ڕێگەی دووسایدی سەرەکی نوێی هەولێر دهۆک کە ناسراوە بە ڕێگەی گۆپاڵ بە گوژمەی 166 میلیۆن دۆلار. گرنگی پرۆژەکە لەوەدایە هەردوو پارێزگای هەولێر و دهۆک بە یەکەوە دەبەستێتەوە. پرۆژەی ڕوڤیا گۆپاڵ بە گوژمەی 166 میلیۆن دۆلار جێبەجێ کرا. یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی بواری ڕێگەوبان و درێژی ڕێگەکە 35 کیلۆمەتری جووتساییدا، 3 هێڵی هاتن و 3 هێڵی چوون، 6 ئەندەرپاس و ئۆڤەرپاسی تێدایە. وەکو هاتوچۆی خێرای ئۆتوبان کە ئاسانکاریەکی زۆر بۆ جوڵەی بازرگانی نێوان هەردوو پارێزگا دەکات، هەروەها ئاسانکاری دەکات بۆی هەولێر ببێتە سنتەرێکی بازرگانی بۆ پارێزگاکانی دیکەی عراق. ئەماش کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر سەلامەتی گیانی هاوڵاتیان. ناوی خودێ مەزن و دلۆڤان ئەڤڵاتیێت قەدرگران ئامادە بوویت هێژا ئەس gelek خوشحاڵم ku careka diyem hatîneve bû vê deverê û vê carê bû vekirina projekê ku ê bi dîmayê hatî. Ev proje berî nûkel kabîna berî nûke berê binaqawê hat biye danan bes nehate temam kirin. Li vê kabînê me biryar da çunkê projekê stratîjiya û projekê xizmetguzariya biryara hindê hate dan piştîvaniya temambîna vê proje bikeyn û şukur bo Xwedê ev ro berî wextê xwe ev proje hate bi dîmayê înan û ez spasiya kompanya cêbecêkar ya Kavin Group dikim ku gelek zûtir wextê xwe proje bi dîmayê înayî
و وکی دیار پروژه سر آسته که زور باش یه جیهانی یه هاتیا درست کرن و یا همه تشتکش زیده تر من دل خوشت کرد اوه چند پروژه کردستان تینه کرن همه کمپانیت کردستانی برینو کل دهوکه و هفلیره و اداره راپرین و سلیمانیه و اف کمپانیت وان پروژه استراتیجی جبجت کن همی پروژه کردستانی نه و وجه دلخوشی کم مزنه چونکه بشیانت کردستانی و اندازیارت کردستانی و کرستید و دوریز در ترتینه جبجه کرن و جه دلخوشی همه چونکه فرصت شولش بو گنجت ما و بو هفولاتیت ما زیادتر برهفت کرد. اف پروژه استراتیجی گلکت پیوستن بو خدمت کرنا هفولاتیا تایبت درست کرنا ریکوبانا ریگو پرا وکی پروژه استراتیجی بو پرپیدانا جرخانا آبوریا کردستان کو برنامه کابینا حکومت هرمیه زیادتر گرنگی بدینه پروژه خدمت گذاری و پیش خستنا جرخانا آبوری. افریقا نبتنه دیاروکاریا هفولاتیا کرد بو هاتو چونه بلکی دی آسانکاریاش کرد بو کارت بازرگانی و پیک و گریدانا پارزگاه کردستان افرول بینا دهوکه و هفلیره و سبیل بینا هفلیره و پارزگاه دیش. چند پروژه دیشیت های بو درست کرنا ریکت بینا باجرت کردستان الپارزگاه دیولی دارد دیش لکردستان بینا باجرت دیل کردستانه کو هیویدارین اویش وقتی که زوی بینه تمام کرنو دیسان خلق پیچه بید مفایل بینید. هفولاتیت هیجا راست افریقا دی آسانکاری بو هاتو چونه درست کرد. بس از داخاز لنگود کم باشترین شیوه استفاده لبینه و مخابنی و همه ساله ام بینین کو صدان کست بنا قربانی یان بریندارد بن یان مخابنی و یان خول دزدن لرویدانت هاتو چونه ایویا منوا گوی خوب دنه شیرت و رنمایت پولیسین هاتو چوه و باشترین شیوه مفایل و جادانه بینن و ولی نکن خود نکد بو هنده زودتر بگنه موعد خو زودتر بگنه جه خو سریع بچن و توشی ریدانه نخوش ببن. اولاتیت هیجا و برکفتی سرارای و همه نخوشی و قیرانت که حکومت هرم تویش بی ما سوزا هنده ده هنگودت بردوام بین لجبجه کرنا پروژه خدمت گذاری و هندک جار او پرسیار تیتا پیش پرسیار موچه زور تیتا پیش حکومت چوا پیچید بید پروژه خدمت گذاری بکد بس موچه وقت خدا نایتا دا از حس کم برسوا و پرسیار بدمه و حکومت هرمی هر تشتی که پیچه بی بودا بین کرنا موچه حولاتیا تقصیری نکریا و ناشکد. دهات هرم شوایی که گشتی یکیم بی من چندین جارات آخفتنت خوید برینو کش دا آماجا پیکری که مثلا کرونای و تکچونا بار آبوری جهانی کارگریه که گلگ خراب یا کریسا وضع آبوری هرم کردستانش. تشتی که حکومت هرم کری او که خارجیت حکومت بو کمترین آست کم کتبه. همان که خبات هنده بکد که دهات ناخوی زده بکد. تعینی وقت دا لازم هم اویش بیر نکن که هفولاتیت ما چاوره هنده نا حکومت پروژه خدمت گذاریش بو انجه بجه بکد. خدمت گرن بس دانا موچینیه. خلق دعوا کهربایت کرد، آوید کرد، خستخانات کرد، کتابخانات کرد، خدمت هفولاتیا همه کرتاد گریت اول. ببی چنده جبهه کرنا و پروژانه دیسان بو خدمت همه هفولاتیا یه موچخورو یه نموچخوریش.
همه هاولاتی کردستان مچخور نینه بلکه دیشی و حقل سا حکومت هریم کردستان خدمت ها بیت کرنه درست کرنا و پروژانه بو خدمت کرنا همه هاولاتی کردستانی به فرق جدایی و لازمه ام ویش بزانین و برچاو بگرین که اف پاری که تیتا ترخان کرن بوان پروژانه زیدتر ارکی گراند که ویتسا کمپانیت کردی تایبت جبجه کار و از سپاسی همه وان کمپانیات کم ید که برپرسیاری حل گرتی لهمه پارزگاهت کردستانه و آماده بی و پروژه استراتیجی جبجه بکن لسه ارکی خو حکومت راستا او پاره پیویست یه بو خملاندی بس بو دانوا و پارانه بو و کمپانیا وقتی که دور و دریش به لازمه و اسپاسیواند کم که بتحمل بینه و بیر هنده کریه و که زیدتر خدمت خلق خوب کن یا که بیر مفای بازرگانی و پروژانه بکن جاره که دیا اسپاسیوا همون کمپانیانت کم و هر به مناسبتی وکی همه جارا از دیسان داخازل همه هاولاتیت عزیز کم خوب پارزن ام بینین وان روژه چوی رجا تجبیت ویروس کرونای گلگت زده بی و تنها ریکا مایی او که خلق خوب پارزید هر تاکه که ولاتی خوب پارزید خوب پاراستن تنها ریکا بونده هم پیچه بین هم کسوکارت خوب پارزین هم ریکش وکین بونده افوازا برف باردوخه که آسایی وگرد و پیچه بین حتی البار آبوریش دست کفتت زیده تر بینه دست افرو 20 اکتوبریه روژا برگری کرنه کرامت و قوارا حریم کردستانه ام سری خو بو شهیدت خو نوید کین دست پیشمرگت خو ماچد کین و هیویدارین کردستان هر یا آودان بید و هنگیش هر سلامت بن گلک سپاس شەقامی 100 مەتری سلێمانی شاڕێی بابان بە گوژمەی 400 میلیارد دینار ئەو پرۆژەیە لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتووەتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەکە بێوێنەیە لە پارێزگای سلێمانی و دەبێتە هۆی بوژانەوەی کەرتی بازرگانی و جموجوڵی بازرگانان و هاوڵاتیان ئاسان دەکات شەقامی 100 مەتری سلێمانی لەگەڵ تۆڕی شەقامە لاوەکیەکان 146 کیلۆمەترە و پرۆژەکە بە سێ قۆناغ جێبەجێ دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان 400 میلیارد دیناری بۆ تەرخان کردووە لە قۆناغی یەکەمدا 32 کیلۆمەتری تەواو دەکرێت و دواتر دەست بە قۆناغەکانی دیکەش دەکرێت ئێستا پرۆژەکە لە بواری جێبەجێکردندایە
وێڕای دیزاین و سیمای جوانی پرۆژەکە جەنجاڵیەکی زۆر لە ناوشاری سلێمانی کەم دەکاتەوە کە ئێستا بەهۆی نەبوونی شەقامێکی لەو جۆرە جموجۆڵی ئۆتۆمبیل سەخت بووە. خی گەورە و مێرەبان خوشک و برانی بەڕێز ئامادەبووانی هێژا خۆم زۆر بە بەختەوەرەزانم و خۆشحاڵم کە ئیمڕۆ لەگەڵێەوە بەشدارم بۆ دانانی بەردی بناغەی شەقامی 100 مەتری سلەیمانی کە بێگومان یەکێکە لە پرۆژە هەرە گەورەکان و استراتیجیەکانی حکوومەت یاریەم بە تایبەتی بۆ شاری خۆشەویستی سلەیمانی. خۆشەویستانی ئەم شارە شایانی ئەم پرۆژێ و زۆر پرۆژەی گەورەتریشن و ئێمەش لە حکوومەتی هەرێم بەڵێنی ئەومان داوە کە خزمەتکاری خەڵکی خۆمان بین و لە سەرەتای دەستپێکردنی ئەم کابینەیە بەڵێنی ئەومان داوە کە گرنگی بە ژێرخانی ئاوبۆری هەرێمی کوردستان دەین کە یەکێک لەمانە دروستکردنی ڕێگەوبانەکانن لە دەرەوە و لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا. بۆیە پیرۆزبایی لە خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی دەکەم و سوپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوانیش دەکەم کە ئەوان ئامادە بوون ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن. ڕاستە ئەم پرۆژەیە ماوەیەکی زۆرە قسەی لەسەر دەکرێ و بەڵێنی زۆریش دراوە کە جێبەجێ بکرێ. لەم کابینەیە ئێمە بەڵێنەکەمان بردەسەر و ئامادە بووین بۆ ئەوەی دوای ئەوەی خوێندنەوەیەکی تری زانستیانە بۆ پرۆژەکە ئەنجام درا و پرۆژەکە بە شێوەیەکی باشتر و بە گوژمەیەکی گونجاوتر ئامادەکرا و گروپی کۆمپانیەکانی قەیوانیش ئامادەی خۆیان دەربڕی بۆ جێبەجێکردنی و ئەمە پێم وایە دەبێتە دەستکەوتێکی گەورە نەکتەنیا بۆ خەڵکی خۆشەویستی شاری سلەیمانی بەڵکو بۆ هەموو خەڵکی کوردستانیشدا. ئێمە لە حکوومەت بەڵێنی خزمەتگوزاریمان بە هەموو هاوڵاتیانی کوردستان داوە بەبێ جیاوازی. هەر وەک دەشبینن پرۆژەکانی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی حکوومەت دەستیان پێکرد بەڵام بەداخەوە دوای ئەوە تووشی چەندین قەیران بووین، قەیرانی ئابووری و دواتریش بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کە لە زۆر ڕوویەوە ڕێگری کرد لە جێبەجێکردنی بەرنامەکانی حکوومەت. بەڵام دەستپێکردنەوەی ئەم پرۆژەیە ئاماژە بەوە دەدا کە ئێمە ئێرادەیەکی بەهێزمان هەیە لە حکوومەت و نایەڵین نە قەیران و نە ئەم گرفت و کێشانە بمان وەستێنن و ژیان و خزمەتگوزاری بەردەوام دەبێت. حکوومەتی ئێمە حکوومەتێکی خزمەتگوزارە. لێرەشەوە من دەمەوێت سوپاسی هەموو کابینەکە و بەڕێز کاکوبات و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەم کە هەموو بەیەکەوە بە ڕوحیەتێکی بەرزی بەرپرسارانە هاوکاری یەکتر بووین و ئەوەی لە تواناماندا بووە بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ هەموو خەڵکی کوردستان بەردەوام بین. ڕاستە ئێمە لە حزب و لایەنی جیاواز دەهاتوین و حکوومەتێکی ئێتلافیمان پێکێناوە، بەڵام ئەوەی من هەستم پێ نەکردووە ئەوەیە کە کابینەکەی ئێمە کابینەی حزبی بێ و ئێمە بە هیچ شێوەیەک وەزیری حزبیمان لە حکوومەتدا نییە. وەزیرەکانی ئێمە بە خۆم و جێگیری سەرۆکی حکوومەتیشەوە ئێمە وەزیر و خزمەتگوزاری هەموو خەڵکی کوردستانین بەبێ جیاوازی، بەبێ ئەوەی جیاوازی لە ناوچەکاندا بکرێ یانیش لەبەر ئەوەی کە ئێمە لە حزب و لایەنی جیاواز داهاتووین. و ئەم ڕۆحیەتەی پێکەوە کارکردنە وای لێ کردوین کە تیمێکی زۆر کاریگەرمان هەبێ و منسەجم بن بۆ ئەوەی بەیەکەوە بتوانین زیاتریش خزمەتی ئێوەی خۆشەویست بکەین. ئێمە بەردەوام دەبین بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو قەیرانەش ببینەوە و ئەوەی لە تواناژماندا بێ بۆ ئەوەی ئەم جۆرە پرۆژانە لە کاتی پێویستدا جێبەجێ بکەین. من دڵنیام دوای تێپەڕاندنی ئەم قەیرانە ئابووریە و زاڵبوون بەسەر هەتای ڤایرۆسی کۆرۆنادا حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بەگشتی پێ ئەنێتە قۆناغێکی زۆر گەشتر و ڕۆناکتر و ئابووریەکی بەهێزتر. بۆ ئەوەش پێویستیمان بە هاوکاری هەمووتان هەیە
من زیاتر کاتتان لێ ناگرم جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم و تەمەنای سەرکەوتنتان بۆ دەکەم و ئینشەڵڵا هەمووتان هەرساخ و سەلامەت و تەندروست بن. زۆر سپاس دەکەم. پردی دەربەندی ڕانیە بنگرد بە گوژمە 11 میلیارد دینار پرۆژەیەکی گرنگی دەڤەرەکەیە کە ئێستا لە بواری جێبەجێکردندایە. پردەکە دەبێتە 2 سایت. پرۆژەی پردی دەربەندی ڕانیە بنگرد درێژیەکەی 400 مەترە و پانیەکەی 13 مەتر و بەرزیەکەشی 32 مەترە بە گوژمەی 11 میلیارد دینار. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێکەوتی 13 دەی 2020 بەردی بناغەی بۆ داناوە. ئێستا پرۆژەکە لە بواری جێبەجێکردندایە. بەمەش گرفتی 46 گوندی سنووری بنگرد و مەرگا چارەسەر دەکات. هەردوو بەشی کشت و کاڵی ناوچەکەش بەیەکەوە دەبەستێتەوە. ڕێگەکە دەبێتە 2 ساید و ئاسانکاری بۆ جوتیارانی ناوچەکە دەکات بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن بەرهەمە کشت و کاڵیەکانیان ڕەوانەی بازاڕ و کۆگا و ساردخانەکان بکەن. بەناوی خۆی گەورە و میهرەبان ئەڤڵانی بەڕێز ئامادەبوانی هێژا زۆر زۆر بەخێر بێن و خۆشم زۆر خوشحاڵم خۆم بە بەختەوە ئەزانم کە جارێکی تر خوا فەرسەتی پێداین و ئەوەی بتوانین سەردانی دەڤەری ڕاپەڕین بکەین. ئەو دەڤەرەی کە بە درێژایی شۆڕشە یەک لە دوایەکەکانی زودنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان دەورێکی کاریگەری بینیوە و بەدەیان و سەدان و هەزاران شەهید و قوربانیان داوە. دواتریش بۆ بە دەواازەی ڕاپەڕین کە بە خوێنی گەنجانی ئەم دەڤەرە کوردستان ڕزگار کرا. هەر لەبەرەوەش حکوومەت یاریمی کوردستان بە ئەرکی خۆی دەزانێت کە خزمەتێکی شایستەی ئەم دەڤەرە بکات. لێرە ئێمڕۆ ئامادە بووین بۆ ئەوەی بەردی بناغەی پردی دەربەندی ڕانیە بنگرد دابنین
کە پردێکی استراتیژی دەبێت بۆ خزمەتکردنی ئەم دەڤەرە و هاوکار دەبێت بۆ ئەو جوتیارانەی کە بەروبوومیان و بەرهەمەکانیان لێرە بتوانن بە ئاسانی بە بازارەکان بگەینن و هەروەها دەبێتە پردێک بۆ ئەوەی یارمەتی دەربێت بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار و بازرگانیش. من سپاسی کۆمپانیای ئاماژ دەکەم و زۆرتریش دڵخۆشم کە کۆمپانیایەکی کوردستانیە بتوانێت ئەم جۆرە پرۆژە گەورانە لێرە دروست بکات و جێبەجێ بکات. دەستخۆشتان لێ دەکەم و هیوادارم سەرکەوتوو بن لە جێبەجێکردنی ئەم ئەرکە پیرۆزە. جگە لەم پرۆژەیە ئێمە چەندین پرۆژەی تریشمان لە خەیاڵدایە کە وەکو یەکەم هەنگاوی حکوومەت یاریمی کوردستان بۆ ئەم دەڤەرە ئەو پرۆژانەش جێبەجێ بکەین کە ئەوانیش جوتسایدی بازاری ڕانیەیە و شەقامی 6 مەتری قەڵاتزێ و نوژەنکردنەوەی قوتابخانەکانی دەڤەری ڕاپەڕین و دروستکردنی سەنتەری شیرپەنجەی مەمک و هەروەها پرۆژەیەکی تریشمان هەبوو بۆ دروستکردنی ئەو نەخۆشخانەی کۆرۆنا لە چوارقورنا، بەڵام بە سوپاسەوە دیارە لەلایەنێکی ترەوە تەمویلی بۆ کراوە، دەستخۆشیان لێ دەکەین و دیارە کە ئەم هەنگاوانەی حکوومەت بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان و گەیاندنی خزمەت بە هاوڵاتیان وای کردووە کە لایەنە ناحکومیەکان و خێرخوازەکان و حزبیش بیر لەوە بکەنەوە زیاتر خزمەت بە هاوڵاتیانی خۆشەویست بگەینە. ئێمە هەموو هەنگاوێک بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە ئەرێنی دەزانین و دەستخۆشی لەو هەموو هەوڵانە دەکەین. لە کۆتاییدا ئەوەی پێویستە ئەمەیە کە ئەم سەروەت و سامانی ئەم نیشتیمانە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیاندا خەرج بکرێت و لە خزمەتی ئەوانە سوودی لێوەربگیرێت. سوپاسی هەموو ئەو لایەنانە دەکەین کە خۆیان ماندوو دەکەن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و هاونیشتیمانیانمان لە هەر شوێنێک لەم کوردستانە ئازیزە بێت. بێگومان ئەمە تەنیا پرۆژەی خزمەتگوزاری و گەیاندنی خزمەت بە ئەم دەڤەرە نابێت. پرۆژەکانی تریش لە دواوە دێن، بەڵام لە یەکەم قۆناغ ئەم پرۆژانە کە لەسەر ڕاستپەردە و پێشنیاری ئیدارەی دەڤەری ڕاپەڕین و خۆشەویستانی ئەم دەڤەرە پێشکەش کراوە. ئێمە ڕەزامەندیمان لەسەر جێبەجێکردنی ئەم پرۆژانەدا و هیوادارم هەموو هاوڵاتیە خۆشەویستانی ئەم دەڤەرە بتوانن سوودی لێوەربگرن. من جارێکی تر دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە بەشدارن لە جێبەجێکردنی ئەم پرۆژانە و دڵنیاش بن کە ئەم پرۆژانە بەردەوام دەبن و دەمەوێ ئاماژە بەوەش دەم کە لە سەرتاسەری کوردستان لە هەموو شار و شارشکەکان ئەم پرۆژانە لە هەندێک شوێن دەستیان پێکردووە و لە هەندێک شوێنی تریش دیستان بەرنامەمان هەیە بۆ جێبەجێکردنی پرۆژەی زیاتر. ئێمە بەرنامەمان هەیە بۆ دروستکردنی کارگەی بۆ وەرگرتنەوەی گەنم لە هەرسێ پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی و هەروەها دروستکردنی شارشکەی پیشەسازی خوراکی لە هەڵەبجە و ئەو پارێزگانەی تریش کە ناوم بردن بۆ وەرگرتنەوەی زیاتر لە 9 ملیۆن تەن گەنمی جوتیاران و هاوڵاتیانی کوردستان. هەروەها بەرنامەی تریشمان هەیە لە چۆنیەتی لە دروستکردنی ڕێگەوبانەکان، لە نۆژەنکردنەوە و دروستکردنی نەخۆشخانەکان و ئەو پێشنیارانەی کە بەڕێوەبەری دەڤەری ڕاپەڕین پێشنیاریان کرد. ئێمە بێگومان لە حکوومەت ئەمانە بە هەند وەردەگرین و لە بەرنامەکانی داهاتووی خۆماندا بە پێی ئیمکانیاتی بەردەستی حکوومەت هەوڵی جێبەجێکردنی ئەوانەش دەدەین. جارێکی تر دەستخۆشیتان لێ دەکەم، سەرکەوتوو بن و هیوادارم تەندروستی خۆتان و کەسوکارەکانیشتان بپارێزن. زۆر سپاس.
پرۆژەی شەقامی بارزان لە دهۆک بە گوژمەی 78 میلیارد دینار لە ژێر چاودێری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی شەقامی بارزان بە گوژمەی 78 میلیارد دینار بەردی بناغی بۆ دانرا. ئێستا کارکردن لە پرۆژەکە گەیشتۆتە قۆناغی چوارەم. بڕیارە لە مانگی 11 ئەمساڵ پرۆژەکە تەواو بێت. ئەوەش دەبێتە هۆی ئاسانکاری جموجۆڵی هاوڵاتیان لە شارەکە. ئەگەرچی پەتای کۆرۆنا گرفتی بۆ جێبەجێکردنی پرۆژەکە دروست کرد، بەڵام دواتر بە خێرایی کارکردن لا پرۆژەکە دەستی پێکردەوە. گوژمەی دیاریکراوی پرۆژەکە 78 میلیارد دینارە. بە جێبەجێکردنیشی ترافیک لایتەکانی ناو شارەکە نامێن و یەکتر بڕەکان دەکرێنەوە ئەندەرپاس. ئەوەش بۆ هاتوچۆی هاوڵاتیان و شۆفێران ئاسانکاریەکی زۆر دەکات. ناو خودی مزن و دلوان خوشک و برای تیجا آماده بوید قدرگیران انگل بخیر بین و از گله که خوشحالم که افرو لیرد گوی آماده ما بو دانانا برای بنیات پرو رکوبان و اف پروژه استراتیجی لدهوکی و افش ببیتا دست پیکک بو دانانا چندین پروژه دیان دست بکرنا چندین پروژه دی لهمه باجر و باجر که دید هریم کردستانه. هر وکی زانن افریقا بلکی وکی جناب پارزگاری و اندازیار سرپرشتیار و پروژه بحث کری ببیتا هوکارک بو آسانکاریت زیده تر بو خلک دور دهوکی و بتایبت باجر دهوکی و از دوی باور دامد آسانکاریت زیده کد بو هاتوچو خلک و هر وقت بو گاندنت بازرگانی یا هاتوچو بازرگانیش دوره. هر وکی زانن لدست پیکا حکمت دامه برنامه کار حکمت دا بحثی هنده کرد که هم دی گرنگی که زیده دینه جرخان آبوری و گشپیدان آبوری الهرم کردستانه. و یک لوان تشتانه اوه که تنه کرت گرانه وستین و همی کرتت آبوری ام گرنگی پی بدین و یک لوان تشتانه بو جرخان آبوری هرم کردستان برف پیش ببین رگوبان و پرن. یال سرما وکی حکومت او پیتوی هم دکین بو هنده اف پروژه زیبزی بینه جیبه کرن و تنل باجرکی و باجر یان دورکش نبن لهمه باجرت کردستان اف پروژه استراتیجی بینه جیبه کرن. انجام دانا و پروژانه لچل دهوکی بیتن، چل باجرت دی بیتن، لهمی سراسر کردستان لازمت خدمتا برجواندیا گشتیا خلق دابن. برنامه ما او ام زیده تر وان پروژه جیب که اینید کود برجواندیا خلق ما دابن. نسبتا اف پروژه ما بگاوه دست بکری یان رضامندی صدر بری ام تقریبا 500 میلیارد دینار گوشم 500 میلیارد دینارا می ترخان کری بو جبهه کرنا و پروژه استراتیجی لسرانسر کردستانه کو پیکتین ل 200 پروژه اف پروژهش رگوبانن درست کرنا سایلوانه درست کرنا قطابخانه و هیلت کهربیش و ما برنامه دیشه تیبو چه کرنا صدا و گشه پیدانا کرت کشتوکالی اف برنامه همه پاشید وقتا که نزیک دا انشالله ده هینه بحث کرن و اگه خود فرصت بده ده هینه جیبه جی کرنیش. کردستان آشتیه دا ده سرکوید، کردستان وقت تنهیه دا ده برف پیشون بخواه بینید و اف هاروکاریش تنیب حکمت نایت کرنه لازم خلق کردستانه گه حکمت وکرا ام ملت خوب دینه بر و اف قیرانت هیش تب پرینینو هیویا من او روژت زورت خوشتریل پیشما و دی کردستانه که زور آودان تروب هستر دی بینینو خود پشتیوان بیتو هنگیش هر سرکفتی بنو گلک سپاس.
شەقامی 150 متری بە گوژمەی 600 ملیۆن دلار یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی ڕێگەوبان لە هەرێمی کوردستان. درێژی تەواوی پرۆژەکە 7 کیلۆمەترە بە گوژمەی 600 ملیۆن دلار جێبەجێ دەکرێت. ئێستاش بەشی یەکەمی پرۆژەکە تەواو بووە بە درێژایی 10 کیلۆمەترە و هاوڵاتیان سوودی لێوەردەگرن. دیزایانی قۆناغی دووەمیشی تەواو بووە بە شێوەی بازنەیی بە چواردەوری هەولێردا دەسوڕێتەوە. ئینتەرچەینجەکانی شەقامەکەش یەکەم جارە لە سەرتاسەری عێراق بەو شێوەیە دیزاین دەکرێن. بەدەیان شەقام و ڕێگەی سەرەکی دەرەوەی هەولێریش دەچنەوە سەرە و شەقامە. خۆی گەورە و مێهرەبان خوشک و برانی بەڕێز ئامادەبوانی هێژە زۆر زۆر بەخێر بێن. بەردی بناغەی پرۆژەی شەقامی 150 متری لە کابینەی پێشتردانرا، بەڵام لەبەر چەند هۆکارێک و قەیرانی دارایی جێبەجێ نەکرا. ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەمان هەستمان بە گرنگی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کرد و هەرزوو بڕیاری ئەوەماندا کە پێویستە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت تاکو بکەوێتە خزمەتی هەموو هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان، بە تایبەتی هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەولێر. گرنگی ئەم پرۆژەیە جگە لەوەی کە ئاسانکاری دەکات بۆ هاوڵاتیانی بەڕێز دانیشتوانی خۆشەویستی شاری هەولێر لە گەیشتن بە شوێنی مەبەست، ئاسانکاری بۆ کاری بازرگانی، هەروەها دەتوانێت شاری هەولێر بە دەوروبەری هەولێر و بە پارێزگاکانی تریش ببەستێتەوە و ئاسانکاری بکە بۆ ئەوەی پارێزگاکانی تر بە ڕێگەی ئەم شەقامەوە زووتر بە یەکتر بگەن. ئێمە دەستخۆشی لە کۆمپانیای هێمن گروپ دەکەین وەکو کۆمپانیای جێبەجێکار کە بەڕاستی بە شێوەیەکی زۆر جوان و ڕێکوپێک زووتر لە کاتی خۆشی توانی ئەم پرۆژەیە جێبەجێ بکات و سوپاسیان دەکەم بۆ خۆڕاگری و تەحملیان هەروەک بیستمان لەبەر ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی بوویەوە، وەکو پێویست نەمانتوانیوە تەمویلی هەموو ئەو پرۆژانە بکەین کە لەلایەن کەرتی تایبەتەوە جێبەجێکراون، بەڵکو زۆربەی ئەم پرۆژانە لەلایەن ئەم کەرتە تایبەتانە خۆیان لەسەر ئەرکی خۆیان جێبەجێکراون و یارمەتی دەربوون بۆ ئەوەی جۆڵەی بازرگانی لە کوردستان نەوەستێت و ئەم پرۆژە خزمەتگوزاریانە لە کاتی خۆی و بکرێت زووتریش لە کاتی خۆیاندا جێبەجێ بکرێن. من سوپاسی کۆمپانیاکانی هێمن گروپ هەروەها هەموو ئەو کۆمپانیا هی کەرتی تایبەت بکەم لە هەموو شوێنەکان و پارێزگاکانی تری کوردستانیش کە یارمەتی حکوومەتی هەرێمیان داوە لەسەر ئەرکی خۆیان پرۆژەکانیان جێبەجێ کردووە. بەڵام دەمەوێت ئەمەش بڵێم و دڵنیایی ئەو بەڕێزانە و ئەو کۆمپانیا بکەمەوە کە حکوومەتی هەرێم پابەندە بە دانەوەی قەرزەکانیان، شایستە دەرایەکانیان و هیوادارین لە کاتێکی گونجاودا دوای ئەوەی کە توانیمان ئەو قەیرانە ئابوووریە تێپەڕێنین هەموو ئەو شایستە دارایانیان بۆ ئەگەڕێتەوە و هیچ یەکێک لەم قەیرانانە نامان وەستێنن لەسەر جێبەجێکردنی ئەرکەکانمان بۆ چاکسازی، بۆ ئاوەدانی، بۆ پێشخستنی کوردستانی خۆشەویستمان. من جارێکی تر سوپاسی ئامادەبوونتان دەکەم، سوپاسی کۆمپانیای جێبەجێکار دەکەم و هیوادارم کوردستانمان هەر ئاوادان بێت و ئێوەش هەر سەرکەوتوو بن. زۆر سوپاس.
پرۆژەی استراتیژی ڕێگەی نێوان سلێمانی کەلار لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە گوژمەی 130 میلیارد دینار، قۆناغی یەکەم بە گوژمەی 60 میلیارد دینار، قۆناغی دووەم بە گوژمەی 10 میلیارد دینار، قۆناغی سێیەم بە گوژمەی 60 میلیارد دینار. یەکێکە لە پرۆژە گرنگەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک کابینەی نوێم دەست بەکار بوو لە 17 بۆ لە 18 چوو بۆ بواری جێبەجێکردن، بەڵام کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوجەی بۆ تەرخان کرد کە نزیکەی 60 میلیارد دینارە. بەمەش کۆی گشتی پرۆژەکە لە 17ەوە بۆ لە 156 جێبەجێ کرا لە ڕێکەوتی 16 2021 لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 10 میلیارد دینار بۆ پرۆژەکە خەرج کرا. هەروەها بە مەبەستی تەواوکردنی پرۆژەی ڕێگەی جووتسایدی نێوان سلێمانی کەلار 60